جوانەکان سڵاوتان لێ بێت. زۆر خۆشحاڵم بە ناسینتان. من ئەندامی بەکراری سروشتی کوردستان پەیام ئیبراهیم چیرۆکنووسی مناڵانم، ڕاهێنەری ژینگەی تایبەت بە مناڵان. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵ ئێوەی ئازیزم. باشە مناڵە جوانەکان ئێوە زانی یەکتریمان ناسی. زۆر خۆشحاڵم بە ناسینی ئێوە. ئەو بابەتەی کە ئێمڕۆ ئێمە هاتووین بۆ خزمەتی ئێوە لە شاری سلەیمانیەوە بە ئێوەی بدێنی بابەتی ژینگە پارێزیە. بابەتی چییە؟ ژینگە پارێزی. ئافەرین. مناڵە جوانەکان ئەبێ هەموومان ژینگەمان خۆش بێت بۆ ئەمڕۆ باسی ئەوەکەین کە ژینگە چییە، لە چی پێک هاتووە، ئەو شتانە چینکە لەناو ژینگەیە هەیە و پێویستە ئێمە چۆن ژینگە پارێزی. مناڵە جوانەکان بزانم کێ ئاگای لە منە؟ بزانین ئەمڕۆ ئافەرین. جا من دوای پرسیارەکانیەکەم لە ئێوەی جوان بزانین چۆن ژینگەکەمان پارێزی، چۆن ئاژەڵەکانمان خۆش بێت و ئاژەڵەکانی چیان هەیە بۆ ئێمە و لە کۆتاییدا ئافەرین لە کۆتاییە چیرۆکێکی زۆر خۆشی خۆمیشتان بۆ گێڕمەڵانی. ئێستا ئەچینە سەر بڕگەی بابەتەکەمان مناڵە جوانەکان. مناڵە جوانەکان ببینن کە ئەمە خێزانێکن دەمامکیان کردووە، ماسکیان کردووە. بۆچی؟ مناڵە جوانەکان ئافەرین. مناڵە جوانەکان خۆتان ئەزانن هەمووتان گوێتان لە وشەی کۆڕۆنا بووە کە ئێستا لە جیهان زۆر ئەم ڤایرۆسە بڵاوە بەداخەوە کە کوردستانی ئێمەشی گرتووەتەوە. مناڵە جوانەکان جا بۆی کە ئێمە خۆمان پارێزین، ئەو کاتە جوانە بزانن خۆ ئاگای لە منە، بۆی کە ئێمە خۆمان پارێزین مناڵە جوانەکان زۆر پێویستە کە چی بکەین؟ کە ماسک بکەین لە دەممان و زوو دەستەکانمان بشۆین و زۆر نەچینە ناو قەڵەباڵغی و کەسێک کە ئەگەر ئافەرم و ئەگەر کەسێک هەستمان کرد کە ئەپۆکی ئەپژمێ چی بکەین ئێمە مناڵە جوانەکان؟ زانیمان کە دەمامکەکەی کەسێک ئافەرم دەستکێشی شەکەینە دەستمان ئەگەر کەسێک وتی پژمی پۆکی ئێمە چی بکەین؟ ئەبێ لێ دوورکەبینەوە. ئافەرم. جا خوازانم کێ جواندانیش بۆ ئاگای لە منە؟ ئەبێ ئێمە ئەو کەسانەی کە هەستمان کرد ئەپۆکن ئەپژمن لەناو خێزانەکەی خۆشمانانێت لێ دوورکەوینەوە بۆی کە تووشی نەبین و پێویستە پابەند بین بە سەرجەم ڕێنمایەکانی تەندروستی ئەوانەی زوو دەستمان بشوێن. ئەو یاریە جوانانی کە دایک و باوکە بۆی کڕیوین کاتێکە بەکارمان هێنا جوان بیسڕینەوە مناڵە جوانەکان پاڵ و خاوێن هەڵیگرین بۆ ئەوەی کە میکرۆب و ڤایرۆسی لەسەر نەیگیرێت. ئافەرم. کاتێکیش کە دەستکێشەکانمان دانا ئاواتی دایهێنین و یەکسەر ئەکەینە شوێنی تایبەتی بۆکە سەمەی خۆ. ئافەرم. ئەبێ ئاواز بپژمین بۆی کە پژمەکەمان نەکەین بە ڕووی ئەو کەسانی کە لەگەڵبەرمانن. ئەچینە بڕگەیەکی ترمان مناڵە جوانەکان سەیرێکی ئەم ئەنیمەیشنە ئەکەین ئێستا. بزانین چی ئەبینن لەو ئەنیمەیشنە مناڵە جوانەکان ببینن سەیریکەن. مناڵە جوانەکان سەیریکەن. سەیریکەن زان چی تێگەیشتون لەو ئەنیمەیشنە؟ سەیریکەن ئەو پیاوە چیەکە مناڵە جوانەکان هەرچی دەستەکەوێت لە ژینگەیە ڕێگا بۆ خۆی. جا دواتر بزانن کە ژینگە سروش چی بەسەریە کاتێک کە ئێمە ئەو ئاژەڵانەمان هەمووی خۆش کاتێک کە ئێمە سروشمان شێوان دواتر بزانن
چی ڕوودەدات ئەم مرۆڤە مرۆڤێکی خۆپەرستە ناوە جوانەکان هەموو شتەکانی ژینگە بۆ خۆی بەکارهێنێ دواتر ئەها ژینگە چی لێ ناوە جوانەکان ئەبێ بە یەک پارچە لە خۆڵ و خاشاک و شتی فڕەدرا و دواتر خۆشی لەناو ئەو ژینگە خراپەیە چی لێت ئەمرێت ناوە جوانەکان ئەگەر ئێمە بین سەوزایی تێک بین ئیس و کۆمپڵی کەیشت فڕێبینە سەر ئەرز ئاژەڵەکان بەکاربێنین بە شێوازی خراپ دواتر چێ زەرمەند دەبێت ئێمە مرۆڤ ببینن ئەها ناوە جوانەکان سروش چۆن تێکچووە ئاژەڵی لێ نەماوە سەوزایی نەماوە ئەها مرۆڤەکە لە کۆتاییە چی بێت ئەوە هەر میکرۆب دواتر میکرۆب و نەبوونی هەوای پاک و ئۆکسجین چی کرد مرۆڤەکەی لەناو برد بۆیە ئەگەر ئێمە بمانەوێت بە تەندروستێکی باش بمێنینەوە بمانەوێت سروش بپارێزین پێویستە پێچەوانی ئەم پیاوە بکەین ناوە جوانەکان ئازای ئاژەڵەکان نەدەین و سروش بپارێزین ناوە جوانەکان ژینگەیەکی سەوز و تەندروست لە پەروەردەیەکی تەندروستەوە هاتووە ئەم قسەیە یعنی چی ناوە جوانەکان یعنی ئەوەی کە ئێمە هاتووین ئێستا لێرە باسی ژینگە پارێزی بۆ ئێوەی جوانەکەی ئەمە بۆ خۆی پەروەردەی ژینگەییە مامۆستاکانی ئێوە کاتێک کە باسی لەوەتان بۆ کا خۆ فڕێ نەدەنە سەر ئەرز کاتێک ئەچن بۆ گەشت و سەیران خۆڵەکان بکەنە ناو زەرکی تایبەت بە خۆڵەوە ئەمە بۆ خۆی ئێوە پەروەردەیەکی ژینگەیی باش کراوە بەس ئەوەی کە پەروەردەی ژینگەیی نەکرێت بێگومان وەکو مرۆڤی ئەنیمەیشنەکەی لێ دێ دواتر سروش میکرۆب بۆ خۆی لەناو ئەبا باشە ناوە جوانەکان ئافرەن ئەوە هەن ئابێت ناوە جوانەکان ناوە جوانەکان ئەزانن ژینگە یعنی چی؟ ژینگە ئێوە هەمووتان ماڵتان هەیە وایە لە ماڵەوە هەتا ماڵێکی هەیە تایبەت بە خۆیەتی خۆی و خێزان و دایک و باوکی لەگەڵی پێکەوە ئەژین ژینگە ماڵە گەورەکەی مرۆڤایەتی ئەم ناوە جوانەکان ئازیزەکانی ژینگە ئەو ماڵە گەورەیە کە هەموومان تایە ئەژین کاتێک هەموومان ئەپارێزێ پێداویستەکانی ئێمە بۆ ئاژەڵان بۆ زیندەوەران دابینەکە کەواتە ژینگە ئەو شوێنە ژیان بەخشەیە ئەو ماڵە گەورەی مرۆڤایەتیە کە سەرجەم شتە زیندوەکان و نازیندوەکانی تێدایە ناوە جوانەکان شتە زیندوەکان یعنی چی؟ کێ پێ مەڵێ؟ ئافرین ئێمەی مرۆڤ زیندوین ئاژەڵەکان زیندون دار و درەخت ئەنجیان ڕاستەکەی دار و درەخت گوڵ ئەمانە زیندون ئەی چی نازیندووە؟ بەرەمبەر کوسیەکەی ئێوە جامپاکەی ئێوە شتانەی جلەکانمان هەموو ئەوانەی کە ئێمە بەکارهێنین ئەمانە پیانە و درێژتە نازیندوەکان کەواتە ژینگە پێگاتووە لە شتە زیندوەکانەوە نازیندوەکان و ئەو ژیانە ئەو دەوروبەرەیە کە ژیان بە ئێمە ئەبەخشێ بناوە جوانەکان ئەچینە سەر بەگرێکی تر بناوە جوانەکان وتمان چی لەناو ژینگەیان هەیە؟ مرۆڤ
دار وەکو درەخت و ئەو دار و درەختێک کە میوەی جوان بۆ ئێمە ئەگرێ ناوە جوانەکان ئەوانەی کە سێبەر بۆ ئێمە ئەکا ئەوەی پات بۆ ئێمە دابینەکە کەواتە ئەم شتانە هەموویان لەناو ژینگەیە باشە؟ ئێستا پێگەشتن لەناو ژینگەیان چی هەیە؟ چی هەیە؟ مرۆڤ ئەمانە هەموویان لەناو ژینگەیە بۆ ئێمە حەزیان لێ بژین لە نزیکی شەوە یان لەسەر وەرگەیەکی کە ماشەڵڵا ئێوە زۆر عاقڵ و زیرەکن ناڵە جوانەکان کاتی ئێوە گەیەن بۆ پەیمانگا یان کاتی ئەچن بۆ قوتابخانە پێویستە کە چی بکەن؟ هاوخانەی جلوبەرگەکانی خۆتان ڕاگرن باشە ئازیزەکانی من هەستی جۆری کاتێ نانەخۆن نابێویستن بە جلەکانتان بۆ کاتێکە ئەکانەوێ یاریکە لەسەر ئەرزووی پیسێکە نابێ پاڵ بکەون بۆچی بۆی کە شتی پیس و چووکردن ناڵە جوانەکان میکرۆب بۆ ئێوایەنێ کاتێککە میکرۆبیش هەر چێ بێ ئێوەی جوان خۆ نەخواستە نەخۆشەکەون بۆیان بێتی پێکە متافێکە بڵێن پاک و خاوێنی بپارێزی ئەی چۆنە خۆشگەڵە تایبەتی ئێستم ناڵە جوانەکان تاکی زێنایە ئافرین مناڵە جوانەکان چی ئێوەکەیەن بۆ باخچە یانێن بۆ پەیمانگا یان لە قوتابخانە پاک و خاوێنی قوتابخانەکەی خۆی پارێزن دەست بەرزکاتەوە خێرا ئێوە چێکان؟ ئەپارێزی ئافرین بۆ ئێوە دەستان داگرن ماشەڵڵا ئێوە زۆر عاقڵن ماشەڵڵاتان هەبێت چۆن پاک و خاوێنی قوتابخانەکەمان پارێزی ناڵە جوانەکان کاغەز ناخەینە سەر عەرز باخەکەی قوتابخانە یان پەیمانگا لقی دارەکان ناشتێنینەوە پیسیان ناکەین بەمانە چی بکەین؟ وڵەکان دەست بۆنیان دەکەین ئەم سەقلی خۆم ئەم زەرفی نایلۆنانە بۆ چی دانراوە؟ ئایا هەبێت ئێمە کاتێککە ئەچین بۆ گەشت و سەیرە شتەکانمان پاشماوەکانمان لەسەر ئەرز بەجێ بێڵین؟ نەخێت چونکە لەوانەیە هەفتەی ئایندە خۆمان ئەڕۆینەوە کاتێ ئەڕۆینەوە ناڵە جوانەکان هەمووی مێرولۆ و میکرۆب و پیسی تێوەلێ ئەو کاتە ئێمە چیەکەین؟ لە ژێرێکی زۆر پیس بۆ لەناو خۆش دائەنیشین ئەو کاتە نەخۆش ئەکەین بۆیە کاتێککە ئەچین بۆ ئەمە چی کردووە چەند بێتاقەتە شتەکانی فڕێیاوە خەریکە سکیەشێر نەخۆشەکەوێ بەڵام ئەمانە هەچە گوتیان خۆشە پێەکەنن پیسەکانیان لەناو چی؟ سەڵکی یان زەرفی تایبەت پاقۆ ئەمە جوانەکان ئەمەش بە هەمان شێوە ئەم سەڵە دانراوە داوا لە ئێوەکە چی بکەن پاشماوەکان بکەنە ناو ئەم سەڵی تایبەت بە خۆڵانە هەم عاقڵە هەم پاشماوەکانی بکەنە ناو سەلەی تایبەت بە خۆڵ ئافرین تۆش حەزی نەبوو دانیشی وایە؟ ئایا پرسەکانێکی باشی کردووە؟ ئەگەر شتێکی وا کاربینی دایمەن ئەم کاتن بۆ گەشت و سەیران دەستکێشتان پێدێت پاشماوەکانەکەنە عەلاگەیەک و توڵی دەکەنەوە و پاکەرەوەکانی شارەوانی ئەوان خۆیان دێن فڕێ ئێن بەسەوەی کە لای ئێوە ئەرکی سەرشان
نیشانی پێوەیە مناڵە جوانەکان ئەوەیە کە پاشماوەکان کەنا سەلەی خۆڵ چۆن هەموو تاکێک مافی ئەوەی هەیە لە ژینگەیەکی خاوێنە بژی پێوەی بوو جوان مافی ئەوەتانەیە کە لەناو سەوزایی ئاوهەوایەکی پاک لە شوێنێکی پاکا بژی بە هەمان شێوە ئەرکیشتان لەسەرشان مناڵە جوانەکان ئەبێت پاشماوەکانی خۆتان کاتێکە قەڵەمێکدا ئەیەی ئەبێتی بێتە ناو جێگایەکی تایبەت بەخۆی دوایی بێتە سەرلەی خۆڵەوە یان کاتێکە بسکیتەکە خۆی یان مۆزەکە خۆی چۆکڵەکەی ئەبێت لە شوێنی تایبەت بێت چونکە میکرۆب بۆ بێتەوە ئێوەی جوان نەخۆشەکەوە ئەمە پاشماوەیە ئەمە جگەرەیە ئەمە خواردن ئەمە برێشتە زۆری برسیە کاتێککە برسیەتی چیەکە برێشتەکەی ئێوەخوا ئەو کاتێککە برێشتەکەی ئێوە یان پیسەکەی ئێوە ئەخۆن هەمیشە خۆی گیرە بێتاڵە جوانەکە ببینن ئەها مردوو لە بیاس پێتان خۆشە ئەو جۆرەکە جوانە مردووە گوناحە ئەژنافی ئەوەی هەیە کە بشی مناڵە جوانەکان ئێوە کاتێککە شیە برهەدە لە سەرزەوی چۆلەکەکەی ئەم باڵندەکە نازانێت چییە ئەو نازانێت مامۆستا ئێمە کیفێکماندان نەبووی خوارد ئەیخوا نازانێت چییە ئەیخوا لە خۆی گیرە بێ ئەوە بۆ خۆی گوناحە کاتێککە شتمان بڕێە سەرزەوی ئەبێت بیر لە چیە بکەینەوە لە ئاژەڵەکان لە کۆترەکان بووی کە ئەوان نەبرن بەدەستی ئێمە مناڵە جوانەکان بەڵێ ئازیزم ئێمە ئەو کاتە چوون بۆ ئەچین بۆ سەیران چوون بۆ لەجی پیسمان هەڵبژی یەکسەر زاویمان کە خەڵک لەنەو خۆڵەکە شتی خڕیاوە خۆ مناڵە جوانەکان نەها چەند ناخۆشە بۆنی پیسە بێ بۆنی خاک پیسە بێ شۆلەکە خواردی مناڵە جوانەکان ببینێت ئەمانە مناڵێکی جوانن عاقڵ ئێوە کاتێککە ئەچن بۆ ناو ئەم سەوزایی و بۆ ناو بۆ جوانە پاشماوەکان تۆ عاقڵی چۆن هێڵی کە باڵندەکان بنێش خۆن ئاوا پاشماوەکان خۆ بکەینەوە و لە شوێنی تایبەت بە خۆی دای ئەنێن ئەمە کارێکی باشە مناڵە جوانەکان دەڵێن مناڵە جوانەکان ببینن مناڵە جوانەکان ئایا ئێوە ئەزانن کە ئاوی خواردنەوە تەنها لە سەدا سێیە ئاوی شیرین کە ئێمە ئەیخوێنەوە تەنها لە سەدا سێیە بەڵام ئاوی سوێر لە سەدا لەوە حەوتە چونکە نە ئێمە نە ئاژەڵەکان بەڵام هەندێک ئاژەڵ لەناو ئاوە سوێرەکان ئاژی بۆیە مناڵە جوانەکان ئەبێت زۆر ئاگامان لە ئاوی شیرین بێ کاتێ ڕۆژی بۆ سەیران داکات چوین بۆ ئەحمەداوا چوین بۆ دوکان چوین بۆ هەر جێگایەکە ئاوی لێبوو نابێ ئاوا ئەو پاشماوە پیسانە لەناو ئاوە شیرینەیە فڕێبێت چونکە ئاوی شیرین لە سەدا سێ یعنی زۆر کەمە مناڵە جوانەکان ئەو ئاوی هەیە بۆ ئێمە خاوێ نەکرێتەوە بە چەند خۆناکێک کاتیە فڕێت اینجا گاتە دەستی ئێمە بۆیە لەسەر ئێمە گرنگەکە چوین بۆ گەشت بۆ سەیران بۆ لای ڕووبار و ئاو کارەکان نابێت پاشماوەی تێفڕێبێ نابێت چی بکەین؟ ئافرین نابێت پاشماوە فڕێبێ لەناو ئاوی ڕووبار و کارەکان مناڵە جوانەکان ئادەی چییە بینن خەڵک شتی پیسی فرادەوە ئەو کەشەکەش بێزانە خواردوێتی داتو دەرەوە سەرانی فڕێ ئەوە چەند گوناحە مناڵە جوانەکان میبینن ئەها کاتێککە ئێرە پاشماوە پیسی فڕێبێ لەناو ئاوەکە ئەم کەش و ماسیانە ئەی خۆ نازانن دواتر چیان بێت؟ ئەمرن ئەها چۆن لە بینێناوەتە دەرەوە خۆ لە پیسی Yes,
ببینن کاتێککە مناڵێ گیان کەسێک کە ژینگە ناپارێزێ پاشماوەکان فڕێ ئەدات ئەم باڵندانە گەدەیان پڕە بە چی؟ لەم پاشماوە خراپانە بۆیە ئەمانیشمان پیشیانیان هەیە وایە؟ مافی ئەوانەی دەستن شتێکی خاوێنان بژین و شتی سروشتە شتی خاوێن خۆن بۆیە ئێمە هەر کاتێک لە دەستمان دەرچوو یا ئاگامان لێ نەبوو شتێکمان ڕێدایە سەرزەوی ئەگەر بیرمان کەوێتەوە کە کێ میتوە باڵندەکانەی خۆن زۆر بووناکە مناڵە جوانەکە بردوام بێ شانمانەیەکەوە مامۆستا مناڵە جوانەکان ئێمە دووربوونەی ئاومانەیە ئەم ئاوەیان کە لەم قوڵانەیە سەفەری بەکاری هێنی زیانی زۆر زۆرە بژینگە بۆیە ئێمە لێ دوورەکەینەوە بەکاری ناینی لە ڕاتی ئەوە بڵی تایبەت و ڕووکۆشکرا و بەستیل یان بە شوشە بەکارهێنی باشە مناڵە جوانەکان ئافرەت کە زۆرەتان بەکاری هێنن دەستان خۆش مناڵە جوانەکان بە هەمان شێوە ئەتوانن لە باتی کلێنس ئەم کلێنێکسە خاوەنی بچکۆلانە بۆ خۆتان بەکاربێنن چونکە ئەم کلێنێکسە زیانی بۆ ژینگە زۆر زۆرە و ماڵێکە شی بێتەوە لەناو خاک بۆ بە هەمان شێوە دەستخۆشی لە ئەندامانمان لە ڕێکخراوی سروشتی کوردستان لە شاری هەڵەبجەی خۆشەویست کە هەڵمەتێکیان دەست پێ کردووە کە بەکارهێنانی تورەکەی خامە لە باتی عەلاگە بەدایک و باوکەتان بڵێن کاتێککە ئەچن بۆ بازاڕ لە باتی تورەکەی لە باتی عەلاگە ببوورە تورەکە خام بەکارهێنن کە ماوەیەکی زۆر دەمێنێتەوە بۆ ژینگەش پیس ناکات ئێمە چین؟ هەمووتان پێکەوە بڵێن ئێمە مناڵانی پارێزەری ژینگەین ئافرەت ئەچینە سەر پەیامی ئاژەڵەکان ئەگەر بڕێ مامۆستاگەندە لە دەدانە ئەمانە ئەمە پێمانەڵێت ژینگە بۆ ئەوەش مەیمون زۆر حەزی لە چییە مەیمون؟ ئافرەت پێمانەڵێت زۆر حەزی لە نەما بڕواندنە ئەوەش کەروێشکی جوان ئەڵێ ڕاستی بەکاربێنن ئەمە قسەیان هەیە بۆ ئێوە ئاژەڵە جوانانە ئەمەش پێمان دەڵێت کە چی بکەن؟ یاری بە پیل و پاپری نەکەن باشە؟ ئەوەش پێمان دەڵێت کارە خۆراکم پێ بدە ئەمە بەرسێتی بێتی سەر مناڵە جوانە دوێنێ ئانە و کچی من زۆری بەزەری بە پشیلەیەکە هاتەوە لە ماڵەوە چی کرد بۆ مامۆستاکە ژاڵی باسکەرانی جامڕای لێرەوە زانم چی کرد دوێنێ چی بۆ هێنا شیری بۆ هێنا چی بۆ هێنا بۆ مناڵەکانی باسکە دوێنێ چی کرد؟ سەری مامۆستاکە ژاڵ شیریشی دانا بۆ چی؟
ئافرم ئالوگیان دوێنێ شیری دانا بگۆ پشیلێک لە کۆڵان بەزەی پیا هاتەوە وتی دایکە شیرمان هەیە وتم بەڵێ بۆ چیتە وتی پشیلێک لە کۆڵانە برسیەتی کەمێ شیری بۆدانێ وتم بڕۆ ئازیزەکەم شیری بۆدابنێ خواردنیش بۆ چۆلەکەکان دابنێ و ئاویشیان بۆدابنێ گەنجە دەبێت لەگەڵ لە چمشی یەک نیستەکە و فیل واڵێم ناوە جوانەکان یک چیروکی زود خوش که در نوسینی پیام ابراهیم خۆم بۆ نووسیوە بۆ تاقەگەرمەوە بەڵام حاڵ بنەوە بۆ حاڵ بنەوە دێک ناوە جوانەکان ئاگاتان لە من بێت بەڵام دەست پێ نەکەم چاوتان بێت و پێنن دانیش دەستە هەمووان پێکەوە دەست پێکە ناوە جوانەکان ناڵێکمان هەیە ناوی ئەلەکە ئەمە ناڵێ ئێوە جوان و ژینگە پارێزە باوکی لە ڕێکخراوێکی شەکار ناڵە جوانەکان ئەمە چیرۆکە بۆ ئێوەی گێڕنەوەکە پرسیارتان یەکەم زان چی ئاگای لە من بووە باوکی ئەمە لە ڕێکخراوێکی ژینگە پارێزی شەکار ئەم ڕێکخراوە مناڵەکەش ئەمە زۆر حەزی لێ بۆ باوکی ژینگە پارێزێ بۆیە ڕۆژێکە ڕۆژی جیهانی ژینگە پارێزی بوو داوای لە باوکی کرد کە باوکی بیبا لەگەڵ خۆی بۆ ئەوەی کە چی بکات تەمام بڕوێنێ ئەمە کیش بەیانی وتی باوکە ئەمەی لەگەڵ خۆ دەمامێ بڕوێنە باوکی وتی ئەگەر شەو زوو خەوی دانەکانت بشۆی بەیانی من ئەجبەر لەگەڵ خۆ تەمام بڕوێنە کاتە ئەمە لە ڕۆژی جیهانی ژینگە پارێزی ڕۆژ لەگەڵ باوکی تەمامێ کردوان ناڵە جوانەکان بۆ بەیانەکەی چی بوو؟ ئەمە وتی باوکە من حەزەکەم لە ڕۆژی لەدایکبوونەکەم یەک گوڵی سوورم بۆ بێنی هیچی کەم بۆ نێنی چی کرد؟ ڕۆژی لەدایکبوونی ئەمە گوڵێکی سووری بۆ کاتە ئەمە کڕی ئەمە کیش ئەم بیرۆکەی بۆ قوتابخانە لە ڕۆژی لەدایکبوونەکەی گوڵێکی برد بۆ قوتابخانە ناڵە جوانەکان بە مامۆستاکان و بە هاوڕێکانی وت من ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونمە و گوڵێکی سوورم هێناوە لە باخچەی قوتابخانەیە بڕوێنم هەموو مناڵەکانی تریش چاویان لە ئەمە کرد و چیان کرد لە ڕۆژی لەدایکبوونەکەیانە گوڵێکیان ڕوان نەمانێکیان ڕوان وای لێ هات کتابخانەکەی ئەمە بوو بە کتابخانەی باخچە و گوڵەکان ڕۆژی لەدایکبوونەکەیان دەستیان کرد بە نەمان ڕواندن وای لێ هات شارەکەی ئەمە بوو بە شارێکی پڕ گوڵ و ڕستەوزایی ناونرا شاری گوڵەکان ئەم چیرۆکە چی بە ئێماڵێ ماڵ جوانەکان لە ڕۆژی لەدایکبوونەکانتانە هەمووتان دەتوانن لە باتی یاری گوڵێک بن بۆ هاوڕێکانتان ئەمە هەبێ بە نەویت من بۆ خۆ لە ڕۆژی لەدایکبوونی ئالوگیانمان چیمان کڕی گوڵێکی سوورمان کڕی پار ئێستا گوڵەکە گەورە بووە و ئالوگیان هەموو ڕۆژێ ئاویا و خزمەتیەکە ئێوەش ئەوە بکەن بە بیرۆکە و بیکەن بە نەویت گوڵەکە بێت بۆ مامۆستا لێرە دابنێن خۆتان سەرپەرشتی بکەن و خزمەتیکە باشە ناڵە جوانەکان قوربانی ئێوە بم دەستان خۆش بێ کە لەکانم گرتن من زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ ئێوە سوودتان بینی لە بەڵگەی ئەمڕۆ لە بابەتەکانی ژینگە پارێزی ئەمڕۆ ناڵە جوانەکان چی فێر بوویت تۆ ئەمڕۆ؟ ئافەرم زۆر پێم خۆشە کە سوودتان بینیوە لە کاتم گرتن لە کاتەکەی خۆم زیاتر لە کاتم گرتن زۆر دڵخۆش بووم لەگەڵتان ناڵە